سڵاوتان لێبێ. لە ئێستادا سۆشیال میدیا بە بەراورد لەگەڵ ساڵانی پێشوو لە بەرزترین گەشەیدایە. ماڵ و ژوور و شوێنە گشتیەکان پڕن لە وایفای و هەموو کەسێک دەتوانێت بە ئاسانی ئینتەرنێت بەکاربێنێت و بچێتە نێو تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە. ئەگەرچی ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە تەمەنی دەستنیشانکردنی بەکاربەریان داناوە بە پێی هۆشیاری تاکێکی کۆمەلگای ڕۆژئاوایی، بەڵام کەمتر لە لای ئێمە گوێ بە و یاسایانە دەدرێت. وای لێ هاتۆ بەکاربەری تۆڕە کۆمەڵایەتیەکان لە هەرێمی کوردستان بێ ئەندازە زۆر بێت. لە کاتی شەڕدا تۆڕە کۆمەڵایەتیەکان پڕ دەبن لە وێنە و ڤیدیۆکانی شەڕ. بە ئاسانی دیمەنی مەرگ و جەستەی مردوو دەچێتە سەر لاپەڕی تۆڕە کۆمەڵایەتیەکان و کاردانەوەی ئەمانە بەسەر سایکۆلۆژێتی هاوڵاتیان و خێزان دروست دەبێت. ئایا ئەو بێبەهابوونەی خێزان و دەمارگیریەی ماڵ بە شێوەیەک لە شێوەکان بەهۆی بڵاوبوونەوەی ئەم دیمەنانەوە نییە کە جۆرێک لە ڕەشببینی و خوێن دەخاتە سەر سایکۆلۆژیەتی مرۆڤ؟ ئەرکی دام و دەستگا پەروەردەیەکان چییە؟ ئەرکی خێزان چییە؟ چۆن ڕێگری لە منداڵ بکەین کە ئەو دیمەنانە نەبینن؟ تەنانەت ئەمە وای کردووە کاردانەوەی لەسەر مامۆستاش هەبێ لە کاتی دوانەوتنەوە و زۆر جار هەست بەوە بکرێت کە ئێمە بەڕاستی لە شەڕێکداین. ئایا هیچ یاسایەک سەبارەت بە سۆشیال میدیا بوونی هەیە؟ ئەرکی میدیا ئەهلیەکان چییە لە چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ سۆشیال میدیا؟ ئەم باسە تاوتوێ دەکەین لەگەڵ میوانەکانم. ئیبراهیم حاجی ساڵح، مامۆستای زانکۆ لە بواری میدیا، تەنیا بەدرەدین پسپۆری دەرونی، هەروەها ڕێزان نادر دەروون ناس لە سلێمانی لەگەڵمانەیە. بەخێربێن سەرچاو. بەر لەوەی بچینە لای میوانەکانم با پاکێجێک بێکەوە ببینین. با پێیامارێکی ساڵی 2015 بەکارهێنەرانی تۆڕە کۆمەڵایەتیەکان دەگاتە سەروی 1 ملیار کەس. زۆرینەی میدیاکانیش لە سەرڕاستی جیهان و ناوخۆیشدا بۆ بە بازاڕیکردن و دەستەبەرکردنی ڕێژەیەکی زیاتری خوێنەر و بینەری بەرهەمەکانیان سوودێکی زۆریان لەم خزمەتگوزاریانە وەرگرتووە. ئەمەش لە کاتێکدایە کە جۆرەها هەواڵی جۆرا و جۆر و بابەتی هەمەڕەنگ ڕۆژانە دەکەوێتە بەردیدی بەکارهێنەرانی تۆڕە کۆمەڵایەتیەکان. بەڵام خاڵی سەرنج لێرەدایە کە تاکو و ئێستا نەتوانراوە ڕێگری بکرێت لە بڵاوبوونەوەی ئەم بابەتە جۆرا و جۆرانە. بە شێوازێک لەم چەند ساڵی ڕابردوودا بە ئاشکرا دیمەنی تونند و تیژیەکان و نیشاندانی خوێن و دیمەنی کوشتار لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بوونی هەیە. بەمەش هەموو ئەندامان و بەکارهێنەرانی تۆڕە کۆمەڵایەتیەکان لە گشت تەمەنەکانەوە دەتوانن بیان بین و تەنانەت هەر بەشدار بوو یەک دەتوانێت جۆرەها دیمەن نیشانی جیهانی تۆڕە کۆمەڵایەتیەکان بدات. پرسیار لێرەدا ئەوەیە ئایا کاریگەریە ڕاستەوخۆکان یەم بابەتانە لەسەر سایکۆلۆژیا و بەکارهێنەران چییە؟ چ کاردانەوەیکی لەسەر ئێستا و داهاتووی بەکارهێنەران دەبێت؟ لەم چەند ساڵی ڕابردوودا لەگەڵ سەرهەڵدانی گروپی تیرۆریستی داعش بە شێوەیەکی بەرفراوان دیمەنە تونند و تیژیەکانی ئەم ڕێکخراوە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بەرچاو دەکەوێت. بەکارهێنەرانی تۆڕە کۆمەڵایەتیەکانیش لە ناوچەکە و کوردستان بە تایبەتیش بێبەش نەبوون لە بینین و بڵاوکردنەوەی ئەم دیمەنانە. بەمەش کاردانەوەی جۆرا و جۆری لە ناو کۆمەڵگادا بە دوای خۆیدا هێناوە بە شێوازێک کا ڕێژەی تونند و تیژی لە کۆمەڵگاکاندا زیادی کردووە و ئەمەش بە خاڵی لاوازی تۆڕە کۆمەڵایەتیەکان دادەنرێت لەلایەن پسپۆڕان و شارەزایانی ئەم بوارەوە. مامۆستا ئیبراهیم لە بەڕێستەوە دەست پێەکەم. ئەم شەڕات کاریگەریەکی درێژخایانی هەیە لەسەر سایکۆلۆژێتی تاکی کورد. ئەمەی کە میدیا پێشکەشیەکامە بەستم ئەوەی لە یعنی زانی ئێمە کاریگەریەکە هەر ئەوە نییە، یعنی ئێمە ئێستا سەردەمی تەلەڤیزیۆن نییە، سەردەمی ماسمیدیا نییە. لە سەردەمی ماسمیدیای ئێمە بە شێوەیەک لە شێوەکان پێمان کۆنتترۆل دەکرا، یعنی تەلەڤیزیۆنەکان جێیان دیار بوو، شوێنیان دیار بوو، خاوەنیان دیار بوو، یعنی ئیجازەیەکیان لە دەوڵەت هەبوو، تۆ دەتوانی پێ بڵێ ئەوها بکە ئەوها مەکە و تا ئێستاش دەتوانی. لە سۆشیال میدیا چونکە هەویەی نییە، ینی ئایدیانتەتێک نییە شتێک تایبەت بی مەسەن بڵێن بۆ نمونە من بە خۆم لاپەڕەیەک دادرێم لە فەیسبوک ئەتوانم بە ناوی کاکتەنیادایی بنێم، بە وێنەی کاکتەنیادایی بنێم، بە ناوی وی قسە. ئەمە گرفتی ئەوە دروست دەکاتن کە هەویەیەکی واضحی بۆ دیار نییە و وەکو ئەوەش نییە مەسەرم بۆ نمونە تو ئەگەر پاسپۆرتێک دەردەینی پەنجەمۆر وەردەگرن یاخود کارتێکی بانک دەردەینی لەوانەیە گلێنەی چاوت وەربگرن، بەڵام لە سۆشیال میدیای ئەو شتانە نییە، تاو هەر ئەوەندە کافیە تۆ کۆمەڵێک زانیاریە پڕیکەوە ببێ خاوەنی ئەو پێگەیە. لەو سەر
گرفتی ئەومان بە دروستەبی ئاسانە بەکارهێنانی یعنی هیچ کولفەی تێدا نیە کە کولفەی تێدا نیە من تۆ جەنابەت هەر کەسێک کوڕێکی گەنج کسێکی گەنج ئەتوانیتن زۆر بە ئاسانی چەند زانیاریە کە داخلیەکە ئەوەندە پێویستەکەەوە خەتێکی ئینتەرنێتی لە ماڵ هەبی کە ئێستا هەمومان هەمانە ئایا تەنها سوۆشیال میدیا بەرپرسە لەسەر ئەم میدیا شەڕانەیە یان تەلەڤیزیۆنەکانیش و ئەوانەی کە هەویەشیان هەیە و خۆی ئەمە ئیمتیدادی هەیە تەرزەخان ئەمە ئیمتیدادەکەی چییە ئیمتیدادەکەی ئەوەیە یعنی ئێمە مەسەرەن ئێستا تەلەڤیزیۆنەکانی دیجیتالی ناوخۆمان هەیە لایەکی سوودمەندە ئەنی من بخۆم وەکو شەخص وەکو هاوڵاتیەک بینەرێک استفادەی لێ دەکەم مەسەرەن یاریەکانی تۆپی پێتەمەشا دەکەم هەندێک فیلمی تازەی پێتەمەشا دەکەم ئەوانەی کە لە ینی ئینتاجی ساڵی 2016 هێشتان نهاتۆتە سینەماکانی ئێمە بۆ نمونە من توانم بیبینم بەڵام لەو سەریشدا مەسەرەن کەناڵمان هەیە بە بەردەوام تەنها فیلمی ترس دادەنێ فیلمی خوێن دادێ هەندێکشت هەیە منی گەورە حەز ناکەم تەمەشای بکەم باش ئەی چۆن منداڵەکەم تەمەشای بکاتن مناڵەکان زیاتریش حەزەکەن سێری و فلیمانە ئێمە گرفت فزولیان هەیە چونکە چۆن چکۆ بابەتەکان بێکتریۆ بەسترا ئێمە گرفتشکەمان هەیە یان ئێمە ئەگە ببیرت بێ ئێمە لە ساڵانی زوو خێزان هەمومان کۆ دەبووینەوە لە بەرامبەر یەک شاشەی تەلەڤیزیۆنە درامایەک بوو فیلمێک بوو مسەلسەلێک بوو پێکەوە تەمەشامان دەکرد ئێستا پاشەوەی کە وەزعی با بڵێن ئابووری هەمومان باشتر بوو خانوەکانمان گەورەترە ژوورەکانی زیاترە منداڵەکانمان ژووری خۆیان هەیە تەلەڤیزیۆنی خۆیان هەیە سەتەلایتی خۆیان هەیە ئیتکە تۆ نازانی با بڵێن ئایپادی خۆیان هەیە ئەنتەقەتی ئینتەرنێتیان هەیە لاپەڕەی کۆمەڵایەتیان هەیە تۆ ناتوانانی بە بەردەوام 24 سعات متابعی ئەو منداڵات بکەیت بۆیە ماوەیەکی زۆر ئەم منداڵە بەتەنیا دەبیتن ئەوانەی بە سعاتێکی دوور و درێژ احتیمالی پێت بڵێ من باسمە ژوورەکەم دەخوێنم تو ناتوانانی هەم 5 دقەیەک جارێک دیزاین دەخوێنی لە بەرەوەی وایفای هەیە لە ماڵێ دواتر احتیمالی ئەوە هەیە مەسەرەن 5 دقەیەک دەخوێنی ئەوتر سەیری ئەم فیلمە دەکاتن باشە و یەکسەریش کاریگەریەکەی بە دیار ناکەوی تۆ لە تەسەڕفاتەکەی بە دیار ناکەی بەڵام هێواش واش احتیمالی پاشماوەیەک بۆ من هەست بکەی منداڵەکەت هەڵسوکەوتی دەگۆڕێ تند و تیشتر بووە لە کۆڵان لە مەسەرەن لە مەدرسە زمان هەندێک شت زاراوە بەکار دەینیتن یعنی مەسەرەن بۆ من ئێستا هەموو منداڵەکانی ئێمە نەزانن زۆمبی چییە هەمویان ئەلوانی ئێستا بەرەوێنەکەی پێشە جوان دەیکێشن وەڵام من ئێستا ینی من بە متابعە ئەزانم زۆمبی چییە بەڵام منداڵەکانمان دەزانن هەندێک فیلمی ترس هەیە منداڵەکانمان تەمەشای دەکەن یعنی گاڵتەیان پێ دەرێن تەمەشای لەبەرەوەی ئەوان زیاتر سێریەکەن حەزەکەم ئەگەڕێم وڵات حەزەکەم ئەو بڕگەی کۆتایی کە مامۆستا ئیبراهیم باسی کرد ئێوە قسەی لەسەر بکەن ئەمەی کە ئەڵێ منداڵەکان زیاتر سەیری فیلمی ترسەکەن و زیاتر ئەتوانن بەتەنیا ئێمە ئەبینین ئێستا ئێمە لە کاتی شەڕین شەڕێک هەیە لە میدیاکانەوە زۆر بە ئاسانی ئەچێتە بەردەمی مناڵەکان ئەمە چ کاریگەریەک دروستە کاکە شەڕ تەواو ببێ بەڵام کاریگەریەکەی تەواو نەبێت لەسەر ئەو مناڵانە تاوان تۆ باسی قۆناغی یەکەمی منداڵت کرد تا چەند تەسیری هەیە یان کاریگەری لەسەر منداڵ هەیە بەگشتی سوسیال میدیا هەمووی ینی هەتا بە تیڤیەکانی شەوگرە بێگومان هەموو ئەو شتانی لە دەوروبەرمان هەیە ڕاستەخۆ کاریگەری لەسەر منداڵ دروست دەکات تەنانەت لەسەر هەرزەکار و لەسەر گەنجی دروست دەکات بەڵام ئێمە ئێستا قسەمان لەسەر منداڵە کاریگەریەک لەسەر سەرەتا کاریگەریەک لەسەر منداڵ دروست دەکەم طبعا منداڵ خۆی ئەگەر سیر بکەین لە تەمەنی 5 ساڵی یەکەمی وەرگێکی زۆر بەهێزە واتە هەموو ئەو شتانی کە دەیبینی وەری دەگری بە خێرایی خێرا وەرگرتنەکەی خەزنی دەکا لە زاکری درێژخایانی واتە ئەو زانیاریانی کە لە دەوروبەری هەیە هەمووی وەردەگری لە ڕێگەی زاکری درێژخایانی ئەو معلوماتانە دەمینێتەوە ڕەنگە هەندێک زار دەرینادا بەڵام ئەو ڕووداوانەی کە دیتی لە تیڤ بی یان هەر جەنگێک بی یان هەر ڕووداوێک یان هەر مەسات و ناخۆشیەک ئەمە دەبێتە بەشێک لە کەسایەتی منداڵەکە ئێستا بە دیار ناکەوی لەو قۆناغە بەڵام ئەگەری هەیە مەسەلەن دوای تەمەنی هەرزەکاری یان لە ئەو کاتە خەریکی دەمانچە و تۆمتەڕەکان جەژنان پیان دیارە بە مناڵەکان بڵێ ئەمە ڕەنگە زیاتر شتی لاسایکردنەوەبی تەنانەت بە نمونەبوونیش نەبی چووکە بە مەرحەلەی بە نمونەبوون زۆر خەتەرترەکە لە مەرحەلەی هەرزەکاری دەست پێ دەکات ئەگەر بکرێت دواتر مەسەلەن بە قۆناغ دەست پێ دەکەین طبعا هەموو ئەو شتانەی کە دەیبینی باسمان کە ڕاستەخۆ کاریگەریە ئایا ئەو کاریگەریانە سلبیان ئیجابیە بێگومان هەموو ئەو شتە خراپانەی کە ڕوودەدەن کاریگەری سلبی دروست دەکات نەک ئیجاب منداڵ طبعا لەو قۆناغەی کە 5 ساڵی تەمەنی منداڵی هەمومان دەزانین واقع و خەیاڵ لێک زیان ناکاتەوە تەنانەت ئەو شتانێک کە خەیاڵیشن پێی وایە شتێکی واقعیە مادام پێی وایە شتێکی واقعیە کەواتە کاریگەری لەسەر نەفسەتی ئەو منداڵە دروست دەکات ئەگەر سەیر بکەین منداڵێک سەیری فیلمێکی تونند و تیش بکە ڕەنگە شەو ئەگەر سەیری بکەین تووشی حاڵەتێک بیتن
زۆربەی و چێشە لە ناو خێزانەکان هەیە کە میز بەخۆی دا بکە یان ئەو دیاردەهەیە لە ناو منداڵەکان ئەو لای ڕێزان خانیش بڵێ و ئەگەری ئەوەی هەیە هەندێک زار ئەو دیمەنە تراژدیانەی کە دەیبینی منداڵ لە خەو دووبارەکە ئەو بابەتانە مەسەرەن ئەو دیمەنانە چیتە لا شعوری کاتێک لە خەو دەردەدرێتەوە احتیمالی هەیە پلەی گەرمی بەرز ببێتەوە حاڵەتی وامان هەبووە منداڵ لە ڕێگەی بینینی ئەفلام کارتۆنێکەوە کە ترسناک بووە تووشی تایەکی بەرز بووە لە ئاکامی ئەو تایە بەرزە دایک و باوکی پێیان نەزانیوە ناتوانە ساردیکەنەوە یان بیبەنە نەخۆشخانە تووشی گەشتکە بووە دوای گەشتکەش بە چەند تەوان نەخۆشی بەڵێ سپاس دەکەم ڕێزان خان بۆ پێی کە ئێوە لە شەڵتەڕەکان کار دەکەن و زیاتر لە ناو کۆمەلگا تێکەڵن چ کاریگەریەکی هەیە ئەم شەڕە لەسەر خەڵک بەگشتی لەسەر سایکۆلۆژیەتی خەڵک بەگشتی و تەعاملکردنیان لەگەڵ یەکتریا بەڵێ کاتێکە جەنگە بێ لە ناو وڵاتێکە ترسی زۆرینەیان ئەگەڕێتەوە بۆ ناو منداڵان وەری ئەگرێت چونکە منداڵ پرسیار لا دروسە بێ ئەم شەڕە بۆچی هەیە ئەم کوشتنە بۆچی هەیە هەموو ڕۆژە بەبەر ئەم بیدیانەوە ئێمە لەبەر تەلەڤیزیۆنەکان و شاشەکان ئەدانیشتوین بەبێ ئەوەی ئاگاداری مناڵەکانمان بکەینەوە کە ئێستا وەختی ئەم کاتە نیە بۆ منداڵەکانمان سێری ئەم حاڵەتە بکە بەڵام لە شەڵتەرەکانە بەڕاستی زۆرینەیان خۆیان توموتیژیان لەگەڵا ئەنجام براوە هەڵ هاتوون لە تاو ترس منداڵیان لەگەڵدایە کاتێکە کێنە ناو ئەم شەڵتەرە ئەم جەنگە ئەبینەوە دووبارە زەختێکی دەرونی زۆر دەچێتە سەر ئەم ژنەیان ئەم منداڵە لە ناو شەڵتەرەکاندا بەڕاستی ئەم بەرنامانە کە لە ناو تەلەڤیزیۆنە ئێستا سەیری دەکەین ئێمە لە ناو شەڵتەرەکانە بەپێی پێویست ئەبێ بزانین چ کاتێک پێویستەکە ئەم بەرنامانە سیر بکەن و کەی بۆیە دابەزێنێن کاتێککە منداڵەکانجی لە ژوورەکاندا لە نیشن لەگەڵیانە بە پێویست نازانین ئەو کاتانە ئەو منداڵە سیرکە بزات لە تەمەنی سفرەوە هەتا 16 ساڵ بۆیان نێ سێری ئەم جۆرە وێنانە بکەن ئەگەڕێمەوە لای تۆ مامۆستا ئیبراهیم ئەوە ڕێزان خان باسی تەلەڤیزۆن و زیاتر تەلەڤیزۆن و سەتەلایت کە ئێمە ڕووماڵی شەڕەکەن و بە وابزانم کاتیان بۆ دیاری نەکراوە کاتێک هەیە بە بەرپرسیارەتیەوە ئەم کارە دەکەن کە شەڕ ئۆنلاینی بۆ نمونەیەک لە گرفتەکان ئێستا ئێمە لە حاڵەتی خۆمان لە حاڵەتی شەڕداین وەکو وڵات تەلەڤیزیۆنەکانمان بەردەوام دیمەنەکانی شەڕ دەگوازنەوە شەڕیش کاتێکی معەنی نییە بەیانی دەست پێ دەکاتن نیوەڕۆ بەردەوام دەبی شەو بەردەوامە منداڵەکە لەگەڵتە تەمەشای دەکاتن لێرە ئەبێ فلتەری تەلەڤیزیۆنەکە هەبی چی نیشان دەدەی چی نیشان نادەی دیمەنێکی پێشمەرگەیەک نیشان دەدەی کە بەرەو پێش دەڕوا و هێرش دەباتن ئەوە دیمەنێکی ئیجابیە زۆر تەبیعیە بەڵام بالمقابل دەبێت ئاگاداربی مەسەرەن دیمەنی لاشە نیشان نەدەی خوێن نیشان نەدەی خەڵکێکی لەوانێ بە دیمەنی خوێن بە بەرپرسیارەتیەوە تەعاملەکەن تەلەڤیزیۆنەکانمان تا چ ڕادێک نەیان دەکرد بەڵام ئێستا دەیکەن نیان دەکرد احتیمالی شەیە زین چۆن هەندێکی پێ تەبعاتێکی یاسایی لەسەرە کە ئەمان ئەگەر ئەو لە سەعات 6 ئێوارەیە 5 ئێوارەکە حوتی ئێوارەکە کاتی نان خواردنی خێزانە ئەو دیمەنانە پیشان بدەن هیچ شتێکی یاسایی چیە ینی با بڵێن چێ ئەو شکاتە دەکات ئەیان دەبی ئەم ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی یان دەبێ داواکاری گشتی بۆ نمونە ئەو شکات کە بڵێ ئەم تەلەڤیزیۆنە لە فلانکە سەعات ئەوەی نیشاندایە پێم نازانم لەوانێ ئەم کاکتەنیا و ڕێزان خان شارەزاتر بن ئایا هەتا ئێستا شکایەتی لەو بابەتەکرا بەڵام من بخۆم لەناو میدیام و لە میدیا نزیکم تا ئێستا نەمزانیە حالەتێکی لەو بابەتە هەبوو بی ینی لەوانەیە لەناو گەرمی ڕووداوەکان تا ئێستا نەبووە سکاڵایەک لەو بابەتە شتی وا ڕوویاوە کە مناڵێک بەهۆی دیمەنێکی تەلەڤیزۆنەوە کە لە کاتێکی دیاری کراوە کە کاتەکە کاتی مناڵیشە تووشی حاڵەتێک بوو بێت تووشی نەخۆشیێکی وا بوو بێت و گەیشت بێتە ئەوی شکات بکرێ طبعا حاڵەتی وا هەبوو من نمونەیەکیشم باس کردم طبعا شکات نەکراوە بەڵام ئێمە خۆمان کاتی خۆی پێشتر وەکو کۆمەڵێک لە پسپۆرانی دەنوزانی و دەرونی خۆمان هەوڵماندا بەیاننامەیەک دەربکەین بۆ ڕایگشتی بۆ ڕاگەیاندنیش داوامان کرد کە پێویست ناکە تەنانەت ئەو گۆرانیانەی کە پەخش دەکرێت بە جلوبەرجی سەربازی و زۆرترین مەسەلەن ئەگەر سیر بکەین زۆرترین مەصرف ئیشی هەیە بەکارهێنانی ئەستی ئەو بەکارهێنانی مەسەلەن هەندێک
پێداویستی مەسەرەن جەپەش سەرقاڵەکەن بخۆیانەوە چەند لەوێ تەسویرەکەن تاوان داوامان کرا و شانە بەکار نێنرێ لەبەرەوەی کاریگەری خراپ لەسەر هەم منداڵ ئەم هەرزەکار هەم گەورەکانیش دروست دەکات ئەگەری هەوەیە ئەم منداڵانە ئێستاگەر سیر بکەین منداڵ مۆجیب دەبێت هەرزەکار مۆجیب دەبێت گەورە مۆجیب دەبێت هەمویان دەبنە بەکاربەر بۆیە هەمویان خۆش مەسەن قسەیەک کرد لەسەرەوەی منداڵەکانی ئمە بۆچی زۆربەی حەزیان بەوەی چەک بەکاربێن تۆ سیر بکە لە کاتی هەر ڕووداوێک کە ڕوودەدا هەر ڕووداوێک کە ڕوودەدا بنمونە لە کاتی هاتنی داعش بینیمان ئەو کاتی مەسەرەن جەژنیشی بەسەردەهات لەو جەژن زۆرترین منداڵ چەکی دەکڕی بەکاری دێن سیر کە ئێستا بەو ڕووداوانەی ئێستا ئازادکردنی مووسڵ دەبینی دووبارە منداڵ زۆرترین ئەگەر سەیری کۆڵانەکان بکەی بێ ناو کۆمەلگا منداڵ زیاتر چەک بەکاردێنی چەک دەکڕیتن هۆکاری چی ئەمە هۆکاری ئەوەیە ئەو لە ڕێگەی میدیاوە لە ڕێگەی میدیاوە دەیبین دەبێتە مۆدل وەکو مۆدێک کاریگەری لەسەر دروست دەکا بەکاری دێ بەڵام ئەم بەکارهێنانێوی وەکو باسم کرد بەکارهێنانیشی تا ئێستا ناواقعە نازانێت ڕەنگە پرسیار نەکە ئەمە چی ئەمەچنی بەڵکو واز دەکە وەسیلەیەکە ئەم وەسیلەیە بریتە بۆی کە کاتێکی خۆش یاری ینی ئەو یاری کە هەیەی پێی بکاتن تەناوە دەزان بەڵام ئایا دوای قۆناغی منداڵی ئایا هەر لەسەر ئەو بیرۆکەیە دەبینێتەوەمە وەسیلەیەکە نەخێر تەمەنی هەرزەکاری واتی دەگە ئەمە وەسیلەیەکی کوشتنە ئەم وەسیلەیە دای دەبێتە شتێکی طبیعی بۆ لەبەرەوەی لە تیڤەکانیش دیمەنی مردنی دیتە دیمەنی کوشتنی دیتە پێی وایە کوشتنیش خودی کوشتنی شتێکی طبیعیە بۆیە ئەو کاتەی کە گەورەش دەبێ محاوەرەی ئەوە دەکە هەوڵی ئەوە دەکات چەکێک بکڕێ چۆن بە ئاسانیش دەوڵاتی ئەمە تو دەتوانانی چەکێک بکڕێ ئەو کاتێک کە چەکیشی کڕی ئینسان کاینێکی بایۆلۆژی کۆمەڵاتیە واتە ئینفعال دەکات چکە لایەنێکی بایۆلۆژی هەیە هەڵدەچێت کاتێک کە هەڵچوو نەیتوانێت خۆی کۆنترۆڵ بکات ئەگەر ئەو چەکەی لابوو بەکاری دێنێ ڕەنگە پەشیمان بێتەوە دوای دووخولە ئەگەر سیر بکەیت ئەو سێ هەفتەیە یان دەتوانین بڵێ مانگێک بەر لە ئێستا تا ئێستا ئەگەر سیر کە بزانە حاڵەتی کوشتن چەند زۆر بووە لە شەقامەکان دەبینی کەسێک کە چەچی هەیە ئەو کەسێک کە ڕقی لێت یان کێشەیەکی لەگەری هەیە بە ئاسانی دەیکوژێ و کێشەکەی خۆی لە ڕێگەی چەکەوە چارەسەر دەکەن نەک دادگا ئەمە هۆکارەکەی ئەوەیە هۆکارەکەی ئەگەر دەرفەتم بدێ کاتی خۆی ئەو جیلێک کە ئەگەر سیر بکەین مەسەرەن لە ساڵی هەفتا لەدایک بوویان لە شەستەکان لەدایک بووە ئەوانیش لە ناو جەنگێکی گەورەدا بوونە ئەو جەنگە گەورەش تەسیری لەوان کردو ئەوان مۆزیبی چەک بوون ئێستا چەک بەکاردێن دووبارە ئێستا زیری ئێستاش کە پێڕادەکە بە هەمان شێوەیە منە ناو شەڕی دیسا مۆزیبی چەک بووە چەک بەکاردێنێ کێشەکانی خۆی بە چەک چارە سەر دەکاتن و هەر لە سپاس دەکەم هەر لە سەبارەت بە منداڵ ڕێزان خان پێ دوایە دەبێت بە چ ڕێگایەک ئەو وا بکرێکە خێزان و منداڵ دوور بخرێنەوە لەو دیمەنانە بەڵێ خێزان کاتێ ئێمە بەڕاستی پەروەردە زۆر گرنگە ئێمە پەروەردەکەمان زۆر هەڵەیە ئێمە کە کاتە سێری بەرنمەیەگەکەین یان سەیری فلیمێگەکەین قەت بەرنامەماندانە ناوە کە ئەبێ منداڵ لە سەعات هەشتەوە بچێتە ناو جێگەوە ئیتر بۆ ئەوەی بەرنامەی خۆی تەواو بووە سێری ئەو دیمەنانە نەکاکە لە دوای سەعا هەشتەوە لە تیڤەکانی بینین یان لە میدیاکانە ئەیبینین لەبەرەوە پێویستە خێزان سەرچاوەیەکی خۆی دیسانەوە وەکو کۆن گر ببینەوە کۆ ببینەوە پێکەوە لە ژوورێکە بەڕاستی پلان بۆ مناڵەکەماندانین ئێمە بێ پلانین لە پلانی مناڵانمانە کاتێکە لە دایانگە و باخچەیەتەوە ڕۆژەکە ئەڵێ من ئیمڕۆ دەمانچەیەکی ئاوم کڕیوە مناڵەکانم هەمووی شتووە بەو دەمانچەی ئاوە معنای ئەوەیە لە توموتیژی ئەم تیڤیانەوە ئەو منداڵە لە کووا کاری ئەکات هەچێتە ناو باخچە و داینگە و کەڕەتێکی کە باخچە و داینگە چ ڕۆڵێکیان هەیە بۆ ئەوەی ئەو ڕۆحیەتە لە ناو مناڵە گەورە نەکەن زیندوتری نەکەنەوە ئەو ڕۆحیەتی شەڕکردنە بەڵێ ئێمە لەگەڵ دادەکانە هەمیشە ئێمە باس ئەەکەین ئەبێت چۆن ئێمە ئەم کەسان منداڵانە ئارام بکەینەوە کە ئیشیان لەگەڵا بکەین و ڕۆژانە مەشغوڵیان کەین کە فکر و هۆشیان لای ئەو وێنێ نەبێت کە دوێنێ لایەتی خۆی زۆر جارە و ڕسمانە کە ئەمێنێتەوە لە پشت مێشکە هەڵە گیرێت و بۆ ئەوی زۆر بە ئاسانی بەیانیە دووبارەی ئەکاتەوە بەڵام ئەبێ ئێمە زیرەکتر بین وەکو لە مناڵدانەکانە کە بتوانین ئیشیان لەگەڵا بکەین و مەشغوڵیان کەین و کە ئەم شتە هەڵەیە کە کاری ئەەکەی پێویست ناکە ئەو دەمانچە ئاویانەتەوە هەموو هاوڕێکانتی پێ بکوژیت و لە ناو ئەچێت یاریێکی میکانۆی بۆ بێنە یاریێکی بووکەشوشەی بۆ بێنە یاریێکی کە زەید و زیکری پێ ئیش بکە ئەمانە زیاتر بخەینە گەڕ وە گۆرانیان زۆر بۆ لێبین کاتێکە لە جەنگە ئەبێ مناڵ بەڕاستی دووشت ئەبێ زۆر ئێمە ئیشی لەسەر بکەین
یەکێ لەوانە موزیکە دوو وەرزشە ئەبێ ئێمە کاریکەین کە بتوانین لەم جەنگە دووریان بخینەوە کاتێکێتە ناو جەنگەوە منداڵ هەمیشە یەکەم کەس کە لە ناو جەنگە ملتیا ئەچێ زەرمەند دەبێ منداڵە ئەنج دوایی بڵێن خێزانەکەیە لەبەر ئەوە زۆر گرنگە ئێمە بە موزیکەوە لەگەڵ وەرزش کاریان بکەین لە ناو داینگە و باخچەکاندا سپاس دەکەم ڕێزان خان مامۆستا پێشەوەی پرسیارەکەی خۆ یعنی من دەمەوێت تۆزێک واقعیتر بین ینی ئێستا باوەڕکە ڕێزان خان منداڵەکانمان چێ لە ئێمە منداڵەکانمان پێشی خۆمان دەخەون منداڵەکانمان هەمووی بۆ کاتێکی زۆر درەنگ دەمێننەوە ناخەون بە تایبەتی لە وەرزی هاوین ئەو کاتێک کە پشووی قوتابخانەکانیتیان یعنی با بڵێن کاتێکی زۆریان لەبەرسە دەمێننەوە کە دەمێننەوە زۆر شت هەیە دەیبینن یعنی ئەگە حتا تۆ لە باخچەی ساوایان و لە قوتابخانەش با بڵێن بە شێوەک لە شێوەکان پەروەردەی بکەین باشە هۆکارەکە چییە کە منداڵەکان دەمێننەوە و بۆچی ئاسایی بێت ئەوەی کە منداڵەکان لەگەڵ خۆمانە خۆی ئەم ئاسایی نییە بە معنای ئاسایی بوون بە ئێستا خێزانەکانیش باوکو دایکەکانیش وەکو پێشتر نینە تۆ ئێستا هەموو باوکەکان لەوانەیە دوو ئیش دەکاتن هەموو دایکەکان لەوانەیە وەزیفەیەکی هەیە و ئیشێکی زۆریشی ماڵی لەسەرە یعنی بەڕاستی کەم تەرخەمیشن خۆمان وەکو کەس و کار لەوەی لە بەدواداچوونی منداڵەکان خە ئێستا پرسیاری ئەوەت کرد من بوو بەرە پرسیارەکەشم پێبڕی پرسیاری ئەوەت کرد کە چۆن کۆنتترۆل بکرێت خۆی کۆنتترۆلەکەی دوو جۆرە جۆری یەکەم کۆنتترۆلی تەکنیکیە تەکنیکیەکەی ئەوەی وەکو بزانم هەندێک کۆمپانیای ئەنتەرنێت هەیە ئەم خەتە ئەنتەرنێتی کە بۆ منداڵەکان بەکاردەهێنرێ ئەتوانی تۆ کۆنتترۆلی بکەیت بەڵام لەبەرەوە ئێمە زین چۆنە ئێستا ئینتەرنێتی ماڵەکانمان بۆ نمونە ئەوەیە ینی هەمومان پێکەوە دەیبینین شتێکی تریش هەیە من لەسەر قسەکەی کاکتەنیا باشە من پێشەوەی قسەکەت بکەیت ئەمە ئەرکی دەستگا حکومیەکان نییە با بڵێن ئەرکی میدیا نییە کە ئەو کاتەدانێت لە سەعات هەشتەوە ئەگەر شتەکانی کە بۆ منداڵن تەواو ببێت وردە خێزانی شتەوعیە بکرێت بۆ ئەوەی کە ئەوانیش لەسەر ئەو سیستەمە بڕۆن زۆر خێزان هەن باسی سوسیال میدیا دەکەی ئەگەر تەلەڤیزیۆن تەلەڤیزیۆنە کە بە گشتی ئەبینرێ سوسیال میدیاکەش ئەو لایەنی ئێوە باستان تەلەڤیزیۆن هەندێک پێوەەر هەیە پێوەرەکە چییە؟ هەندێک کات هەیە بۆ نمونە هەفتی ئێوارە هەشتی ئێوارەی هاوینە یان نۆی شەوی برێن هاوینە هەمومان لەبەر تەلەڤیزیۆنەکانین چکە هاتی نۆماڵەکانمان شەو پاشی سەعات 11 و 12 یعنی خەڵک بەرەو خەو دەڕواتن فیلمێک شتێک دادنەی عنفی زۆر تێدا هەیە پلاس هەژدەیەک دادنێ بۆ نمونە ئەمە ینی بۆ کەمتر لە 18 ساڵ ناگونجێ گرفتمان ئەوەیە ئێمە جیلێکمان بۆ پەیدا بووە ئەوەندە چاو ئەوەندە چاوکراوان نە پلاس هەژدە و نە پلاس 21 و نە پلاس نەزانم چی تەسیریان لێ ناکات ئەمە یەکەم دووەمین ئێمە لەبیر نەکرد ئێمە ڕاستە ئەم بەرنامەیە لەسەر منداڵە بەڵام تۆ لەبیر مەکە ئێمە هەرزەکارمان هەیە ئێمە باسی خێزانەکەین خێزان و منداڵ و هەرزەکار ئێمە خەتەریشی زۆر گەورەتر لەوە هەیە یعنی بەس باسی منداڵ مەکەن منداڵەکان علاقە ئەتوانین بشوکن ئەتوانین بە نەوعێک لە نەوعەکان ڕێکی وەزعیان ڕێک بخەین بەڵام ئێستا هەزارەها هەرزەکار و گەنج لاپەڕەی کۆمەڵایەتی هەیە من زۆر قەلیق طبعا من دێمەوە سەر ملاحزەکەی یەکەم جارم ئێمە لە سەردەمی ماس میدیا چوونە سەردەمی سوسیال میدیا لە سەردەمی کۆ چوونە سەردەمی تاک کەواتە ئێستا ئێمە بی پەیامەکانمان مەسیجەکانمان بۆ تاکەکانبی بۆ کۆ نەبی یعنی بۆ تاکەکانبی لەوێ بۆ کۆ نەک بۆ کۆبی لەوێ ڕاب بۆ تاک مەبەستەکەم چییە؟ مەبەستەکەم ئەوەیە ئێستا ینی ئێمە ئێستا هەموو گەنجەکانمان لاپەڕی فەیسبووکیان هەیە ئەنستاگرامیان هەیە بڵێن طبعاً ڤایبەریان هەیە ینی ئەم شتانیان هەموو لەبەردەستە وەعی کۆمەڵایەتی ڕۆشنبیری معریفە لە نێو تاکەکانی کۆمەلگا نسبیە یعنی تێماندا هەیە بەرزترین ئاس دوایە دێتە خواردن لەو ئەو خوارە خەمی چاوکراوەکە و زیرەکەکەمی خەمی ئەو گەنجەمە کە لە ئەمە زۆر مشکلەیە حەزەکەم یەک پرسیار بچمەوە لای ڕێزان خان کە باسی خێزانت کرد ڕێزان خان جیاوازیەک وەکو مامۆستا ئیبراهیم باسی کرد جیاوازیەک هەیە لە نێوان نەوەی پێشووە کە میدیای خەڵک بۆ بەگشتی و ئەمنەوەیە کە میدیای تاکە کە تاکەکان ئەمە گرفتێک دروست ناکە لەو پەیوەندیەی لە نێوان دایک و باوکەکانە هەیە لەگەڵ منداڵەکانیانە کە نەتوانن ئەوەی ئەیانەوێ بیگەێنێ یا تەنانەت تێنەگەن دایک و باوکەکان نەزانن مناڵەکان بەرامبەر چ مەترسیەکەن
مناڵی ئێمە خۆی گرفتەکانمان لە دایک و باوکەکانە خێزانی ئێمە وشیار نین کە چۆن پەروەردەکاری منداڵیان بن کاتێک کە تۆ پەروەردە دەست پێکەی لە سفرەوە هەتا تەمەنی 5 ساڵی ئەوەی کە گرنگە ئەیگەێنیتە منداڵە پەروەردە دەدەستی دایک و باوکایە بەڵام ئێمە چیمان کردو پەروەردەمان هەڵاوەتە سەر قوتابخانە و باخچە و داینگەکان ئەڵێن ئەوان بەرپرسیارەتی هەڵەگرن کە کاتێ ئەگاتە هەرزەکاری لە دەستی ئێمەیان نەماوە لە دەستی ئەوانە بۆیە ناتوانێت بینی ئەم دایک و باوکە و ئەم گەنجە هەرزەکارەیە گفتوگۆ بمێنیان دیالۆگ هەبێت لە بینیانە کە ئەم شتانە ئەکرێت هەڵەیە چۆن باسی لەسەر بکەین لەبەرەوە زۆر گرنگە ئێمە یەکەم شت بگەڕێنەوە پەروەردە بۆ ناو خێزان بینەوە دەست خێزان دایک و باوک پەروەردەکار بێت هەتا ئەگاتە تەمەنێکی ئەوەی منداڵ لەسەر قاچی خۆی دەوەستێت کە پێی دەڵێن تەمەنی 18 ساڵی دایک و باوک پەروەردەکار بێت ئێمە هەڵەیەکی زۆر گەورەمانێ لە پەروەردەیە هەڵمان ناوەتە سەر وەزارەتی پەروەردە و خوێندن با بە وەزارەتی پەروەردە و خوێندن وەزارەتێکە تەنها بۆ ئەوەی کە خوێندن فێربین زانست فێربین لەیانەوە نەک پەروەردەکاری منداڵمان بێ پەروەردە و خوێندنە پەروەردە و خوێندنە نانا بەڵێ ئەختاری پەروەردە و خوێندنەوە تەربیە و تعلیم بەڵام لای لێرە لە ڕۆژ ئاوایە بەڕاستی من باز لەوەکەم لە ڕۆژ ئاوایە بە پێچەوانەوەیە وەزارەتی خوێندنە بەس خوێندنە چووکە تۆ پەروەردە و زانست لەوێ فێرەبی بەڵام ئێمە ئەبێ گرفتێکمان هەیە کە پەروەردە کارە بێ خێزان بێ دووبارە ئەو منداڵی کە پێویستی بە پەروەردە هەیە دایک و باوکەکەی ئەزانێت چی بە منداڵە ئەکا نەک من هەچی مەسوولیاتی پەروەردەی هەڵگرم بیخەن بەسەر خوێندنی باڵا یان خوێندنی پەروەردە و خوێندن کە چێتە ناو قوتابخانەوە ئەوان پەروەردەکاری ئەمە دەبێت هەماهەنگیەک هەبێت دەچمە لای کاکتەنیا ئەمە دەبێت هەماهەنگیەک هەبێت لە نێوان کۆمەلگای مەدەنی لە نێوان لەگەڵ پەروەردە کە تەمسیلی حکوومەتەکە لەگەڵ خێزانیشە هیچ هەیە لەمە هیچ پێشەوەی بەڕاستیان تێبینیم هەبوو کە بەڕاستی بەسەر چ بابەتەکە بەڵام پرسیارێکی جوان کرا مەسەن ئێوە پرسیارەوەتان کرد بۆچی منداڵ ناخەوێت گەورەتری چیشە بۆچی دەمێنێت ئەمە باتێنە بەڕێ بەڕاستی ئەمە زۆر گرنگە دەتوانین سوودی لێوەرگن تاوان ئەمە هەموو ئینسانێک هەموو مرۆڤە کاتژمێرێکی بایۆلۆژی خۆی هەیە ئەو کاتژمێرە بایۆلۆژی ئەگەر تۆ بۆی دایبنێ بەنمونە هەموو منداڵێک ئەگەر هەموو ڕۆژێ سەعات 8 بخەوێ یان 9 بخەوێ تۆ بۆت کردە بەرنامە ئەم کاتژمێرە بایۆلۆژیە وای لێ دەکات کە کاتژمێر 9 هۆرمۆنی میلۆتۆنین هەیە و هۆرمۆنە دەرجێت دەخەوێتە واتە ئەو کاتە هەست بە پشودان دەکات بەڵام تۆ ئەگەر هاتوو ڕۆژێک کاتژمێر 9 خەواندێت ڕۆژێک کاتژمێر 10 ڕۆژێشتر کاتژمێر 11 ڕۆژێشتر کاتژمێر 12 کاتژمێری بایۆلۆژی ئەم منداڵە تێک دەسێ ناتوانێت واتە تۆ دەبێت کاتێکی بۆ دیاری بکەیت ئەمە یەک هۆکارەکەی تریش هۆکاری کۆمەڵایەتیە تەمان ئێمە کێشەی ئێمە ئەوەیە جاروێ میوانداری دەکەین سەعات 9 میوان ساعت 9 دێتە ماڵەوە ناتوانانی منداڵەکەی خۆت بخەوێنی نامەی خوێنە با لەگەڵ منداڵەکانی ئێمە یاری بکەیان گەمەی بکەیان هەر شتیشتر ئەو دوو گرفتەیە کە منداڵ ناخێ و تێبینیش تریش لەسەر بەکارهێنانی دەمانچە ڕێزانخان باسی کرد تەوانە دەمانچە ئاویە لە ئەوروپا شتێکی ستاندارە زۆر تەبیعیە ئاویە بەکاردێنن منداڵەکان ڕەنگە ئەو ڕنگانەیان ئاوە شتێکی زۆر تەبیعیە منداڵ دەتوانێت مەسەلەن یاری پێ بکە هیچ کاریگەریی سلبی ئەوەندەی من ئاگادارم سەیری توێژینەوەکانم کردو کاریگەری سلبی لەسەر منداڵ دروست ناکە بەڵام ئەو دەمانچانەی کە مۆرینە یان دەنجیان هەیە یان مەسەرەن دیارە ترسناکەن ئەمانە کاریگەری ئەگەر ئەجینا ئەگەر سەیری وڵاتانی ئەوروپاشکە منداڵەکانیان ئەو دەمانچە ئاوی و ڕەنگەکان بەکاردێنن بۆ تەفریقکردنەوەی خۆیتە چونکە ئەو منداڵانە وزەیەشیان تێدایە پێویستیان وەیە تەفریقکەنەوە ئەو ئامرازانەی کە لە ئەوروپا بە هوشیاریەوە بەکاردێت یەتە لای ئێمە و ئێمە بە ناهوشیاری ئەکەوێتە ناو خەڵکەکەەوە بۆیە لای ئێمە دەمانچەی ئاوی و دەمانچەکەی کە ساچمەی تایە جیاوازێکی نییە بۆ مناڵ خۆی جیاوازیەوە خاڵش تریش مامۆستا باسی سوسیال میدیای کرد بەڕاستی سوسیال میدیا ئەگەر سیر بکەین ڕەنگە سوسیال میدیای ڕسمی ئێستا ئەگەر بیژمێری 10 سوسیال میدیا 15 سوسیال میدیا هەبێت بەڵام ئەوانی تر من ڕەنگە مامۆستا زۆر شارەزایە ئەو هەموو سوسیال میدیای سێبەرێک خەیاڵی کە هەیە کەس نازانی چێ بەڕێوە دەبا ئەمان ترسناکەن ترسناچەکەیان لە دوو شتە یەکیان بەشێکی زۆریان بوختان دروست دەکەن مەسەلەن نەفسەتی خەڵکی تێک دەدەن نازانی چی ماڵپەڕە بەڕێوە دەبا نازانی تۆ کەسێکە لە پشت کۆمپیوتەرەکەیەوە دانیشتۆ ماڵپەڕێک بەڕێوە دەبا میدیاکە میدیای تاکە و ئەوەنە مەترسیدارە بۆ تاکەکان و مخاتەبەی تاکەکە
چی بکرێ بۆ ئەوەی وا بکرێت کە تاک وشیار بکرێتەوە من یەک تێبینێکی وەکو مناڵ وەکو مامۆستا وەکو هەمووی من یەک شتێ مامۆستا ڕەنگە زۆر خۆی شارەزایە زیاتر من پێم سەیرە کاتێک کەسێک ویبسایتێک دادەنێ کە فری نییە لە ڕێگەی کۆمپانیایەکەوە دادەنێ چۆن ئەو کەسە دەتوانێت ویبسایتە دابنێ بەبێ مۆڵەت کۆمپانیە تۆ ویبسایتێک دەکڕی فریەکان نییە ئەو فریانە ناتوان دەبێت ئەو کەسێک کە ویبسایتە دەکرێت بزانی چییە و بیفرۆشترێ مەسەرەن ئەو نرخەکەی چەندە دیارە ئەو ویبسایتە بەناوی ئەو کەسە بکرێ و دیاریش بێ چکە بەڕاستی هەندێک وێنە هەیە بڵاو دەکرێتەوە ینی من پێم سەیرە ینی وێنەی من خۆم مامۆستا ناتوانم سەیرم ئەوە گرفتە گەورەکەیە ئێستا هێشتان وێبسایتەکە معقولترە کە تۆ وێبسایت سێڤەرەکەی لە کۆمپانیایەک دەکڕی ئەو کۆمپانیا ئەتوانێت پرسیاری ئەریکا کە تۆ چیە ئیشەکەت چیە چالەچەکەت چیە ینی ڕۆژنامەی تۆ کۆمپانیای چی ینی گرفتەکە لەوەمانی گرفتەکە لە سوۆسیال میدیایە لە تۆڕە کۆمەڵاتیەکانە ئەوەی کە تۆ لاپەڕەیەکی فری بۆ خۆت وەردەگری بەبێ ئەوەی هیچ شتێک ینی وەبسایتەکە ناڵێم هێشتا دەرفەتی مەزارێکی تێدا هەیە ئەوەی ئەو تو باسی دەکەی مەسەرەن نمونە تۆڕە کۆمەڵایەتەکە ئەمانە دەکرێت مەسەرەن ئەگەر هەرزەکارێک بەجددی ئەگەر بیشتێکی وا بەڕێ بە 500 فرێندی نییە ناتوانێت 500 فرێن واتە ئەگەر هەیبێ لەوانەیە 200 فرێن 300 فرێن تأسیل لەسەر هەندێک کەس دروست دەکە بەڵام ئەوەی من باسی دەکەم ئەو سوسیال میدیا ویبسایتێک ئەو من خەتەر ئەمە خەڵکیی زۆر مەترسیەکی زۆر گەورەتر لەوە هەیە بە قوربان مەترسیەکە چییە ئێستا بەڕێی ئێوە ینی چەند گەنج لە ڕێگای سوسیال میدیاوە چونەتە ناو ڕێکخراوە تیرۆریستیەکان ناو ڕێکخراوە توندڕەوەکان وانە یعنی ئەم گەنجە هیچ سانسۆرێک هەیە لەسەر خۆی ئەزانی چۆنە لێرە سانسۆرەکە من و تۆ درستی ناکەین مەسەرەن بۆ نمونە ئەگەر فەیسبوک ئەوروپا پۆلیسی ئینتەرنێت هەیە لێرە هیچ شتێکی وا هەیە کێشەکەوەیە بەس مامۆستا تێبینێک من ماوەیەک بەر لە ئێستا هەواڵێکم خوێندەوە گۆگڵ خۆی کەسێکی سەربەڕێکخراوێکی تیرۆریستی دەستگیر کردبوو لە گۆگڵ نووسی بووی مەسەرەن چۆن بتوانم پەیوەندی بکەم بە ناوی ڕێکخراوەکە با نەبێتە ڕێکڵام پەیوەندی بکەم بەو ڕێکخراوە گۆگڵ ئەوکە خۆی فلتەرێکی هەیە مەسەرەن تۆ ئەگەر ناوی ئەمە نووسی بە نمونە ناوی ئەم ڕێکخراوە نووسی ئەوان چاودێریان هەیە ئەم ناوانە بەڵام لای ئێمە شێشەی ئێمە ئەو هەموو مەسەرەن ئێستا هێڵێکمان هەیە مەسەرەن دەتوانین بڵێن دایکی هەموو هێڵەکانەکە لێ دەبێتەوە نەورۆستری کۆمە هێڵەکانی ئینتەرنێت لەوێ جیابوو تو دەزانی دەکرێت لەوێەوە سانسۆر بخرێت تو دەزانی بەو ئەخیرە زاندرا کەوا ڕێکخراوە توندڕەوەکان پلیستیشن و ئەکسبۆکس بەکاردەینن بۆ کاری تۆرۆریستی لەبەرەوەی ئەو چاوی کەمتر لەسەر بەعتبار پلیستیشن و ئەکسبۆکس بۆ یاری منداڵانە ئەو شتانە بەکاریان دەهینات کۆ دەیانزانی کە مڕاقبەی ئەمنی یاخود باڵێن دەستگاکانی هەواڵگری کەمتر لەسەر ئەمە یەکەم دومین ئەم لەوانەشت بورە توی پرسیار ڕێزان خامکە ینی ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە ژەهرت لە ناو هەنجوینات بۆ دەنێرن یعنی ئێستا بۆ نمونە لە ڕووی ئاینیەوە یعنی ئێستا ئێمە لەبیر مەکەن ئێمە کۆمەلگایەکی ئەوەنە ینی ئاین زاڵە بەسەر بەشی هەرە زۆرمان یاخۆ 95 ئەوە کەمە خەڵکی ئێمە موسڵمانە کابرایەک لاپەڕەیەک دروست دەکاتن تۆ نازانی چیە نازانی خەڵکی چۆندرە نازانی چیە دێ دەست بە ئەوە دەکات مەسەرەن هەندێک ڕێنمایی ئاینی و هەندێک ڕەوشتی ئاینی و ئەشتی ئەو شتانەیە کە هەمومان ڕۆژانە دەیزانین وەنیە گەنجێک کوڕێک کچێک نازانیتن ئیتکە تێکەڵ دەبی لەگەڵی قۆناغی یەکەم بە نرمتر دوایە هەندێک ڕێنمایی تونتر دوایە هەندێک تونتر دوای دەگەینتە ئەو نقطەی کە گەڕانەوەی بۆ نییە هەر کەسێک کە هەڵگری چەکە بە نمونە ئاسایشە پۆلیسە پێشمە کاتێک کە دەگەڕێتەوە لەواز بکەیت تەواو دەبێت پێویستە چەکەکەی بەدەست چەکەکەی لە شوێنێک دابنێ کە لای خۆیان بێ ئەم چەکە نێتەوە ناو کۆمەلگاو چونکە ئەماگە کێشەی لەگەڵ دایکێ بێ یان باوکێ بێ یان لەگە خزمێکی هەبێ ئەگەری هۆیە ئینفعالکە هەڵ بچێت کە هەڵچوو تووشی هەڵچوون بوو کێشەکەی خۆی لە ڕێگەی چەک چارەسەر دەکە ئەو کاتی ئێمەش هەر دەڵێن بەڕێوبەری پۆلیس و هەر کەسێک کە لێ دوان دەدەڵێ و کەسە کێشەیەکی دەرونی هەبوو یان نەخۆشیێکی دەرونی هەوە کە بەداخەوە دیسان دەڵێن بەداخەوە بەڵێ ئەگەر کێشەی دەرونی هەیە یان نەخۆشیێکی دەرونی هەیە بۆچی پێویستە چارەسەر نەکرا پێشتر سپاس مامۆستا وەکو دواوتە ترازی ئەوە دەکەم لێم پرسیارکەی بڵی چ بکرێ باشە چکو عادەتەن دواوتە ئەوەیە چ بکەین باشە گەنجەکانی ئێمە چی بکەن باشە من دەبێت بە نقطە بە کورتی مامۆستا بۆی بوارێکیش بێت کە لاپەڕەیەکی کۆمەڵایەتی دادەنی حەقی خۆتە بەڵێ حەقی خۆتە هیچ ئەمە حەقێکی ئاسایی خۆتە یەکەم هەموو کەسێک وەرمەگرە ئەگەدار بە یعنی مەرجنیەت و هەموو کەسێک وەربگری بە تایبەتی ئەگە کەسێک نەیناسی ینی ئاگاداری ئەم مەسەلەیە بە هەموو زانیاریە کە دەگوترێت لێوەندە ڕاست نییە و هەمووشی درۆنیە یعنی تۆ بێ حسابی خۆت بکەیت کە هەرچی دەگوتری نابێت و باوەڕکە بەرە بە ئەمە ڕاستە هەر شتێک کە نای بڵێ نەخێت ئەمە ڕاست نییە ناسنامەی کەسەکەی بەرامبرت دیار نییە ئاگاداری ئەم ئەوە بە
حساب بۆ گورگە نووسوەکان بکە ئەگەدار بە لە عالەمی ئەنتەرنێتە گورجی نووسو هەیە ئەو گورگە نووسوەی جا بە ناوی ئاینە بە ناوی لەوانەیە بە ناوی نەتەوەیە لەوانەیە بە ناوی یاریە لەوانەیە بە ناوی جنسە بە ناوی هەر شتێکە ئەوە نەکەن تۆ ئینسانی هوشیاری ئەتوانی خۆت کۆنتترۆلی خۆت بکەیت بەڵام ئەبێ وعی بۆ خۆت دروستکەیت تعاملێکی ئیجابیانە لەگەڵ ئەم عالەمە تازە بکەیت کە پێی دەگوترێت سوپاس مامۆستا ڕێزان خان کاتی بەرنامەکەمان تەواو بێ دواوتە و ڕێنماییتان چییە؟ من بەڕاستی ئەوە ئەڵم لەم وەلا لە میدیاکانە کە ئەم بەرنامانەدا ئەبەزێنن لە سەر لە بەیانەکەی بنووسن لە سەعادەونە بۆ ئەوە ئەمە بەرنامەکانمانە هەتا 12 شەوە چەنە کۆتایی پێەیە بۆی دایک و باو گوشیار بێ بزانێ لەگەم منداڵەکانی خۆی گفتوگۆ بکە ئەم بەرنامەیە بۆ تۆ شێوا و ئەشیاوە یان نەشیاوە ئەمە یەکێکیان دانێکی کەشیان بەڕاستی حکومت ئەبێ ئیتر بەرپرس بێ لە ڕێگەی ئەم میدیانەوە هەموو کەسێک هەڵنەسێ بە ئارەزوو حەز و ئارەزووی خۆی ئەم شتانە دابەزێنێت و بەبیۆی بە فیلتەرێکان بە کۆنتترۆڵێکی ئەم کارانەیە بڕوە چونکە ئێمە گەنجەکانی زۆرمان لە دەست داوە ئەگەر بچیتە ناو مەحکەمەوە چەنەها قەزێ هەیە کە لە ڕێی میدیاکانەوە تووشی گەنجەکانمان بووە پەیوەندی خراپیان کردووە هاتوون لەوێ زۆر جار سەریشیان تیاچووە بۆیە هیوادارم ئیتر ئێمە بتوانین خێزان وشیار بکەینەوە حکومت بەرپرسیارەتی ئەم میدیانە بخاتە ئەستۆی خۆیەوە لە ئەوروپا منداڵێکە کاتێگەچێتە دەرەوە تەلەفۆنێکی بەدەستەوەیە ئەزانی بۆ کوێ ئەڕوا بۆ کوێیەتەوە پەیوەندی لەگەڵ کێ کردووە لەگەڵ کێ نەکردووە ئەمەش بۆ ئێمە زۆر گرنگە لەم وەلا لە ڕێگەی میدیاکانەوە لە ڕێگەی موبایلەکانمانەوە ئەم کۆنتترۆلی منداڵانەمان بەڵێ زۆر سپاس بۆ ڕێزان خان لە سلێمانیەوە لەگەڵمانە بوو ئیبراهیم حاجی ساڵح مامۆستای زانکۆ لە بواری میدیا هەروەها تەنیا بەدرەدین پسپۆری دەرونی تا ئەڵقەی داهاتوو خواتان لەگەڵ